8 ساڵ و 9 مانگە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە نایاسایی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی ڕاگرتووە. وەزارەتی پەروەردەش بەڵێنەکەی بۆ دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی مامۆستایان نەبردە سەر. بەدەر لە یاسا و بە پاساوی دابەزینی نرخی نەوت، شەڕی داعش و نهاتنی بودجە لە بەغداوە، حکوومەتی هەرێم ساڵی 2016 پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرت. وەزارەتی دارایی هەرێم بە ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 پاڵپشت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 56 لە 21 دوانزەی 2015 بڕیاری داوە بە ڕاگرتنی پلە بەرزکردنەوە. حکوومەتی هەرێم لە دوای ساڵی 2017ەوە پلە بەرزکردنەوەی بۆ هەریەک لە دەسەڵاتی دادوەری و هێزە چەکدارەکان و فەرمانبەرانی سەرۆکایەتی حکوومەت هەرێم پەرلەمان دەستی پێکردەوە. بەڵام تاوەکو ئێستا پلە بەرزکردنەوەی بۆ فەرمانبەرانی مەدەنی و مامۆستایان دەستی پێ نەکردوێتەوە. ئەمە لە کاتێکدایە وەزیری پەروەردەی هەرێم لە 7 2024 بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵێنیدا دوای هەمواری یاسای بودجێ عێراق و ناردنی شایستە داراییەکانی هەرێم پلە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە، بەڵام بەڵێنەکەیان نەبردە سەر. پلە بەرزکردنەوە لە ڕووی یاساییەوە. پلە بەرزکردنەوە مافێکی ڕەوا و یاسایی فەرمانبەرانە و هەر 4 یان 5 ساڵ جارێک بەپێی ئاستی فەرمانبەرێتی دەبێ پلەکەیان بەرز بکرێتەوە. بە گوێرەی یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 و یاسای فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 ساڵی 2008 پلە بەرزکردنەوە مافێکی یاسایی و شەرعی فەرمانبەرانە کەچی حکوومەت بە نایاسایی ڕایگرتووە. زیانەکانی ڕاگرتنی پلە بەرزکردنەوە لەسەر فەرمانبەرانی مەدەنی چەندە؟ لە هەرێمی کوردستان زیاتر لە 365,000 فەرمانبەری مەدەنی بوونیان هەیە و پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە. بە پێی بەدواداچوونی پەیام دەست پێکردنەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی مانگانە پێویستی بە زیاتر لە 7 ملیارد دینار هەیە. پەیوەست بە مامۆستایانی وەزارەتی پەروەردەش کە ژمارەیان لە 120,000 مامۆستا زیاترە بۆ دەست پێکردنەوەی پلە بەرزکردنەوە بە پێی خەمڵاندنەکان پێویستیان بە نزیکەی 25 ملیارد دیناری مانگانە هەیە. هەر بە پێی خەمڵاندنەکان حکوومەتی هەرێم لە 8 ساڵی ڕابردوودا بەهۆی ڕاگرتنی پلە بەرزکردنەوە زیاتر لە 4 تریلیۆن دیناری موچەخۆرانی خواردووە. جیاوازیکردنی حکوومەت لە پلە بەرزکردنەوەدا. لە دوای ساڵی 2017 بە بڕیاری حکوومەت پلە بەرزکردنەوەی هێزە ئەمنیەکان و فەرمانبەرانی سێسەرۆکایەتیەکەی هەرێم و دەسەڵاتی دادوەری دەستی پێکردووەتەوە. تەنیا فەرمانبەرانی ڕاژەی شارستانی و مامۆستایان لەو مافە یاساییە بێبەش کراون. لە بەرزکردنەوە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی. بەپێی بڕیاری دادگای فیدراڵی کە لە 21 دوای 2024 دەرچووە دەبێ موچەی فەرمانبەرانی هەرێم هاوتای عێراق بکرێت. بەپێی زانیاریەکان ئەگەر حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم سەرەتا پابەندی خۆی بە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕاگەیاندبا و لیستی موچەی فەرمانبەرانی بە پلە بەرزکردنەوە ڕەوانەی بەغدا کردبا، وەزارەتی دارایی عێراق پارەی پلە بەرزکردنەوەشی خەرج دەکرد. بەڵام بەهۆی خۆدزینەوەی دەسەڵاتدارانی هەرێم لە بڕیاری دادگای فیدراڵی و دانانی بودجەی پێویست لە خشتەکانی بودجێ عێراق بۆ ساڵی 2024 پلە بەرزکردنەوە دەکەوێتە ساڵی داهاتوو.